لە دوای مردنی بوو چێتی دوای مردنی ینی سەوی بوو چێ نازانم و هەرچی هەڵە سێ ڕستمی بڵاگەی دوێنە بۆ ناتی بۆ لای بە هەفتەیەکە بۆ ناتی مایەکە کاوایە کە زاوڕی لێ نایەتەوە. لە کۆچی دوایی هونەرمەند نەرمێ قادرا پەیامی جەنابێ وەکو هونەرمەندێ چییە؟ هیوادارم حکوومەت و دەسەڵات ئاوڕێ لەو هونەرمەندە بە ئەزمونانە باتەوە. ئێمە نایمە گەنجین ئەمە جارێ بیدایەتمانە بەڵام ئەوان خزمەتێکی زۆریان کردووە. ئەمە دوێنێ پێرە لێرە بووین یعنی هیچ خزمەتێکی نەبوو کچێکی تاقانە بە تەنیا خزمەتی میوانێک کرد و میوانی بەڕێە کرد و خواردن و خۆراکییا بۆ خەڵکە و ینی هیچ دەسەڵاتێکی نەبوو ئافرەتێک بە تەنیا هیچ دەسەڵاتێک لەم دەشتە کەس بە کەسەیە ئاگای لێ نەبووە و ئیسەکە مردووە شتی بڵاوکەنە و پێیجەکان ڕسم و ناوبان هەمووی لە دوای مردنی بوو چێتی دوای مردنی عنی سەوی بوو چێ نازانم و هەرچی هەڵە سێ ڕستمی بڵاگەی دوێنە بۆ ناتی بۆ لای بە هەفتەیەکە بۆ ناتی مایەکە کاوایە کە زاوڕی لێ نایەتەوە. کاکشوانە ئەم شوێنە زۆر دوورە لە شارەوە بەڵێ کە ڕێگایەکی خۆڵیشە ئایا شایستێ ژیانە بکەژ ناوەڵە ئەو لە شەستەکان و هەفتاکان و خزمەت بە هونەری کوردیەکە ئەو بایسە لە گەورەترین فێلای لەو سیتیانە بۆیە کە لە شای سلێمانیە تۆ بە سێ چارەگەی تێرە ئەوش خێرومەن و خۆی بە چکە پارێک کۆکردێتەوە ئەو خان و 50 سەمەتی دروست کردووە. کۆتا قسە چی پێوتی؟ کۆتا قسە من بڵاوم کردوێتەوە وتم خوا لە تەمەنی مخات سە تەمەنی تۆوتی تۆ هێشتا گەنجی خوایە 100 ساڵ بژیت